بەردەوامی لەگەڵ بینەرەکانمانە هەمیشە ئاڵین ئێمە شانازی بە کەلتوری خۆمانەوەکەین. کەلتورەکەی خۆشمان کۆمەڵە تایبەتمەندی زۆر جوانی تایە، هەم لە زمانمانەوە، هەم لە دابوونەریتمانەوە، هەم لە جلوبەرگمانەوە، هەم لە ڕووی ئەوەی کە چۆن بتوانین ئێمە خۆمان بناسێنین بە نەتەوەیەکی تر. ئەنجا لەو جلە کوردی جوانەی کە هەمانە کۆمەڵە بابەتی کەی لەگەڵایە لەوانە کڵاوە کارێنی کڵاو تۆ زۆر هەستەکەم نەبینیوە، نازام کڵاو و جامانە ئەوانە بەستیتەوە نیە؟ یەکجار بەستم، یەکجار کڵاو و جامانەیشان بۆ بەستم لە هەڵەبجە. بەڵام بەڵێ کڵاو و جامانە ئەمانە هەمووی بابەتێکم پێیوەستم بە کەلتوریەمەوە و ئەمانەش بێگومان لە خۆیەوە نەهاتووە، مێژوویەکی خۆی هەیە لە ڕابردووە چۆن بەکار هاتووە. چکە زۆر جارێمە باسیەوەکەین ئەڵێن جلی کوردیە بۆ پشتێن بەسراوە، ئەم پشتێنە لە کاتی خۆیان لەوانەیە جوتیارەکان کە پشتێنیان بەست بێ ڕاستە لەگەڵ جلەکانیانە شێوازێکی جۆ، بەڵام لەلایەنە تەندروستیەکەشەوە زۆر زۆر سوودیان لە بینیوە. ئێستا ئێمە زۆرینەوەی کەسمانەگە پرسیار بکەین هەچینە هۆڵە وەرزشیەکان پشتێنە بەستین بۆ لە بەروی ئاگامان لە خۆمان بێ. باشە ئەم نەریتە جوان و ئەم جلو بەرگە جوانی کە خۆمان هەمانە کڵاوی لەگەڵا بەکار هاتووە، ئەم بۆ پیاوان بە تایبەت زای ئەم کڵاوە مێژۆکەی بۆکە یەگەڕێتەوە و لە هەمان کاتیشا ئەم کڵاوە کە دایانناوە زۆر جار بەتەنیا دایانناوە، زۆر جار جامانەیان لەگەڵا بەستووە و جۆری کڵاوەکەش جیاواز بووە. ڕاستە بزانین ئەمە هەتا ئێستا چۆن گرنگجیمان پیاوە و چۆن شارەزایمانە بێ و لە کۆنیشەوە هەتاوەکوی ئێستا بەپێی ئەو ساڵانەی کە تێپەڕ بووە چۆن گۆڕانکاری بەسەرا هاتووە. میوانداری زۆر بەڕێز دکتۆر دڵشاد زامۆمان کردو و مامۆستای زانکۆ کە بتوانێت کۆمەڵی زانیاریمان باتێ لەسەر ئەوەی تایبەتمەندیەکانی کڵاو و جامانە لە کەلتوری ئێمەیە چۆن بووە. دکتۆر زۆر بەخێر. دکتۆریانبانی باش بەخێر بێ. بەڕێز و بینەران و بیسەرانیش باش. زۆر زۆر جوانە. لەبەر ئەم بەرنامەیە ئەو کڵاو لەسەرکردیان هەر کە جلی کوردیە پۆشی کڵاویش بەکارێنێت. زۆربەی کات کڵاو لەسەرەکەین چکە وەکو ئێوەی بەڕێزیشتان زۆر زار گەنجەکان ناتوانن جامانە بەو شێوە جوانە ببەستن کە باوکو بافیرانمانیان بەست، بەڵام بە شێوەیەکی گشتی هەر کڵاوەکە لەگەڵ جلی کوردی لەبەرەکەین. ئەمە لە کۆنەوەڵێ دەست بە کڵاوی خۆتەوە بگرە هەموو ئەمانە نمونانەشی لەسەرەوە هاتووە لە نەریتی خۆمانە. بێگومان باشە دکتۆر بۆ ئەگە بگەڕێنەوە بۆ ڕابردوو بزانین کڵاو چۆن دانرا، چۆن بەسرا و بۆ چۆتە ناو کەلتوری ئێمەوە. بەڵێ کاتێک سێری مێژووی مرۆڤایەتیەکەین بە تایبەتیش ئەو دیمەنانەی کە لە کارە هونەریە کۆنەکانە هەزاران ساڵە تۆمار کراون ئەبینین هەموو گەلێک جلوبەرگی جیازی خۆی هەبووە و ژنانیش و پیاوانیش و بە تایبەتیش سەر و کڵاو و هەروەها ئەو جۆرە سەرپێچانەی کە وەکو جامانە ئەوانە لی بەسراوە. بۆیە بۆ نمونە بەڕۆنی لە میسۆپۆتامیای کۆنا سۆمەریەکان هەموو پاشا و شاژنێکیان کڵاو و سەرپۆشی خۆیان هەبووە. ترەمە شێوازی شاهانەی هەبووە، هەندێکیشان جەنگی بوون، کڵاوی جەنگی بوون، بەڵام وردە وردە گۆڕانکاری بەسەر هاتووە. بۆ نمونەیەکێ لەو کڵاوانەی کە نزیکەی 4200 ساڵەمەوە پێش لەو کاتێک کە گوتیەکان لە ناوچەکانی گەرمیان و کەرکووکەوە ڕۆن دەوڵەتی ئەکەدیە ڕوخیانن هەموو وڵاتی سۆمەرەوەکە دەخەنە بن دەستی خۆیان لەوێ ڕێگە بە پاشایەک بە میری شارێگەیەن کە ناوی پاشا گودیایە و بە شێوازی خۆی فەرمانڕەوایی بکات. جا ئەو کڵاوەی کە ئەو هەی بووە یەکێ بۆ لەو کڵاوە گرنگانەی کە تا ئێستاش لە ناوچەکانی کەرکووک گەرمیان تەنانەت هەندێکجار لە سلێمانیش لەسەر کراوە. چۆن بۆ باڵە شێوازەکە هەر وەکو چۆن ێستا کڵاو جامانە پێکەوە بە سێویش بۆ شێوەیانی شێوازەکە کو جامانێکی ئەستور وایە بەس لە ناوەڕاستە بەڵێن کڵاو جامانەکە پێکەوەی بەو شێوەیە. جا ئەو شێوازەیەکە کە لە شێوازە دێرینەکان بەڕاستی کە وردە وردە گەشەی کردووە. دواتر لە سەردەمی کاشیەکان کە لە گەرمیان و لوڕستانەوە دووبارە چوون و 400 ساڵ فەرمانڕەواییان کردو 3500 ساڵی پێش ئێستا ئەوانیش کڵاوی خۆیان هەبوو کە ئێستا لە کڵاوی خەڵکی لوڕستانە ئایبینی بەس تۆزە درێژتر بووە. دواتر کەێتە سەردەمی میدیەکان ئەو کڵاو کورتترە بێتەوە ئەو کڵاوی کێسا لە لوڕستان لەسەرکرێت سەردەمی میدیەکانە هەبووە. وردە وردە کڵاوی پیاوان گۆڕانکاری بەسەرا هاتووە. لە سەردەمی ساسانیەکانە بەداخەوە کەمتر وێنەی خەڵکە بینین کە تاجی شاهانە فەرقی هەیە. بەڵامی تر لە سەردەمانی ئیسلامیەوە
خەڵکی کوردستان جۆرێک لە کڵاو سەرپێچیان هەبووە کە لە هەندێک شوێنە لە شێوەی جامانە بووە هەندێک شوێنیشا پەڕۆکان ڕەنگاوڕەنگ بوون بە پێی هۆز و تیرە و ناوچەکان ئەمەش بەخۆی بەڕاستی گرنگە بەڵام ئەتوانین بڵێن کۆنترین دیمەنی جامانە بەو شێوە و ڕەنگەی کە هەمان بووە لە دیمەنی گۆڕی خێزانێکی 1600 ساڵ پێش ئێستاە لە باکووری کوردستان لە نزیک ئۆرفە لەوێ خێزانەکە کە مردون وێنەی هەمیان کێشراوەتەوە ژن و پیا و کوڕۆ کچۆوانە جا شەرواڵەکانیان وەکو شەرواڵی بادینی خەتخەتە جامانەشیان لەسەرایە ئەویش هەروەکو جامانەی خۆمانە بۆیە ئەم جامانەی کە ئێستا هەیە بێگمان لە ڕۆژهەڵاتیشە عەرەب بەجیا هۆزەکان بەجیا هەر وڵاتێکی عەرەبیش ڕەنگێک و شێوەیەکی هەڵبژاردە لە ناوچەکانی خۆشمانە بە هەمان شێوە بەس کڵاوەکانی تر جۆرا و جۆر بوون بەڵامەوەی کە گرنگە لە کوردستانی خۆمانە ئێستا هەر هاوڵاتێک بچێ بۆ مۆزەخانەی ڕستن و سینی لە قەڵای هەولێر زیاتر لە 20 کڵاوی کوردی هۆز و تیرە و شارە جیاوازەکانی کوردستان ئەبینێت و ئەوەی کە زۆری جوانە ئەوەیە بۆن بەتابەت ئەو هۆزانەی کە گەرمیان و کوێستانیان کرۆ بۆن منە هەرکی برادۆسی سوورچی کڵاوەکانیان ڕەنگی زۆر جوانی تایە یعنی ئەوە نیە تەنها ڕەش و سپی بێ بۆ نەکڵاوی سلێمانی زیاتر ڕەش و سپی بووە بەڵام لە هەولێران بۆ ڕەنگێکی پرتەقاڵی باوی زەرباوی تیا بووە لە هۆزەکانی ترە ناوچە شاخاویەکانە تەنانە ڕەنگی پەمەیش بەکار هاتووە لە ینی لە نەخشەکانیان دکتۆر بەڕاستێمە بزانم بۆچیە من دەمێکە لای من پرسیارە بۆ نمونە تەنانەت لە جلوبەرگی شاد دەستوری جلوبەرگی سلێمانی لەگەڵ ناوچەیەکی ترا هەولێر لەگەڵ ناوچەیەکی ترا بۆ جیاوازە کڵاویش بە هەمان شێوازە و خۆت باسی لێ واکەی پەیوەندی بەچیەوە هەیە بۆ نمونە ئەم کڵاو ڕەشوسپیانی کە ئێستا بەڕێزت لەسەرتایە ئەمانە ئیتراڵی ئێمە دەستورێکی سلێمانی و خەڵکی سلێمانی زۆر بەکاریان هێناوە یاخود شێوازێکی تر ئەڵەی خەڵکی هەولێرە چۆن ئەمانە دیاری کراوە بۆچی ئەمە بۆ بە مۆرکی هەولێر ئەمە بۆ مۆرکی سلێمانی ئەمە بۆ بەهی دهۆکیەکان چی ئەمەی جیا کردوتەوە بەڵێ هەر خۆی جیاوازی جوگرافی ناوچەیی ئەمە بۆ خۆی کاریگەرە بەڕاستی جایەکی لەو شتانەی کە تاڕات دێگەگەر سیر بکەی لە سلێمانیا تێکەڵێک هەیە بینیت ئەویش چییە بۆ نمونە کاتێک کە پایتەخت لە قەڵاچۆلانەوە گوازراوەتەوە شێوازی کڵاو جامانەی شارباژێڕی دیارە کاتۆتە سلێمانی بەڵام لە سلێمانیە تەنها کڵاو و جامانەی شارباژێڕی نییە بۆیە ئەبینی چی تێکەڵ کراوە مشکی و جامانە تێکەڵ کراوە بۆچی چکە خەڵکی سلێمانی تەنها شارباژێڕی نەبوون لە شارە زور و هەورامان و هەڵەبجە و گەرمیانی شۆ هاتون بۆیە مشکی گەرمیانی و جامانە تێکەڵ کراوە هەندێک جاری سرکەی تێکەڵ کراوە بۆی خەڵک هەوری کە ئێستا بۆن منە زیاتر ژنان بەکارێن بەڵام لە جامانەی کوردی و لەگەڵ مشکیا تێکەڵ کراوەگەر سەری وێنە کۆنەکان کێم بەڕوونی بینین و اینجا دکتۆر ئەمە هەر وێنەی بێخودی شاعرە ئەو سەردەمانە ئەم کڵاو جامانی بەستەوە نیە تۆزە قسەمان لەسەر ئەمە بۆ بەڵێ ئەوە ئەو کڵاوی بێخودی شاعرە گەرە بینین شێوازی بەسنی جامانەکە ئەینن ئەو پاشای وایە کە خۆی لە ڕاستیا پاشایەکی شارێکی سۆمەریە بەزێمە زیاتر پێمانوە ئەویش هەر لەژێر کاریگەری گوتیەکانە ئەو جۆرە کڵاوی ساڵی چەنە بۆ دکتۆرم ئەو وێنەی پاشاکەی شارە سۆمەریەکە ئەوە 4200 ساڵ دکتۆر ئەمە نەکڵاو نەجامانەی خۆمانیتیانە بەڵێ ئەمە چییە؟ ئەمانە کاتێکە تورکەکان دەوڵەتی تورکیا کە کڵاوی سەپانج ئەمە تۆزە باسی و مێژۆر بکەین کە بەڕاستی گرنگە لە شاشەکە کە ببینین لە ماوەی ئەم 200 ساڵی ڕابردووە کۆمەڵە گۆڕانکاری کەلتوری ڕوویانە چکە هەموو کاتێ دەسەڵاتی سیاسی بە تایبەتیش داگیر کرد ئەتوانێت کەلتوری گەلێک بگۆڕێ ئێستا کۆی بینین لە باکوور لە ڕۆژهەڵات زمان قەدەغا ئەبێت هەنێجار وە هەوڵی سڕینەوەی ناوی کوردی هەندێک جاریش چیمان هەیە جلوبەرگی کوردی چکە کاتێک دوو ناسنامەی ڕەسەنی هەر گەلێک کە باسیەکەن چییە؟ زمان و جلوبەرگە بۆیە هەموو گەلێک بە چیە ناسرێتەوە بە زمان و جلوبەرگی خۆی بۆیە لە ساڵی 1920ەکانە سوڵتان مەحموودی دووەم هاوچی کرد فەرمانێکی دەرکرد کە هەر ڕۆشنبیرێک هەر خوێنەوارێگە بێ کڵاوێکی شێوە تەڕبوشی لەسەرابێ ئەمەی کە ئێستا لە میسرابان سوورەکان و لە لای دروزیەکان پیاوانی ئاینی هەمووی لەسەرەکەن و تەنانە لە کوردستانی و لە شارەکانی کوردستانی شابێن هەنێک مەلا ئەو شێوازیان لەسەرکە چکە کاتی خۆی دەوڵەتی عێراق وەکو کڵاوێکی مەلایەنە ناساندی بووی سوورەکان باشە دکتۆر ئەگەر ئەوە تەواو بووی لەسەر ئەو وێنەی پێشووتر ئێستا وێنەیەکی تازە لەسەر شاشەکەی ئەم وێنەیان چی بۆ ویستوتە
قسەی لەسەرکەیت و زانیاریمان بێت ئەوە وێنی پاشا سۆمەرەکەی کە باسم کرد ئەو جۆرە کڵاوە کە تا ئێستاش هەنێ لە پیاوانی بە تەمەنی کەرکووک کفری لەسەر یەکەن و هەندێک کات وەکو بێخودی شاعر بینیمان جامانەکەی بە شێوەیەکی ئەستور بەستە بوو کە شێوازەکەی لەوە چێت بەڵێ ئەمە یەکێکە لەو دیمەنانەی کە هەیە بەڕاستی باشە ئەو وێنانی کە دانێ منویسم پرسیارێ بکەم زۆر جار کڵاو جامانە ئەبەسرێ لە سلێمانی بێ لە هەولێر بێ زۆر جار کڵاوەکان بەلاری دانێن لەگەڵ جامانەکانیانە هینەکانیان یێتە خوارەوە و لە ڕابردووشە ئەو کڵاوانەی کە هەیەیان بووە ئەو کڵاوانە زۆر جار بردویانە دەدووەوە یان جاریوا بووە بەستویانە بە هەفتەشکردنەوەی جیاوازتر بووە ئەم شێوازی بەستن و بەلاردانان و نوع شێوازە جیاوازەکان لە بینی شارەکانە چۆن بۆ دکتۆر؟ خۆی تا ئێستاش هەر جامانە بە پێی ڕنگ و تۆخی و کاڵێکەی ئەگۆڕێت بۆ نمونە ئێستا بەخوا لەم دەڤەری خۆمان ڕەنگی تیانە بووە ئەو ڕەش و سپی تۆ لەگەڵ جامانەکەی هەر ڕنگ و ڕەنگە ئێستا ئەگە چی لە بازار جامانە بکڕی ڕەشە تۆخەکەی فەرقی هەیە لەگەڵ کاڵەکەی سابۆ نمونە کاڵەکە زیاتر لە هەولێر لە دەشتی کۆیلەوانە بەکارێت جاران هەموو ژنێک لە ماڵەوە بۆ براکەی یا بۆ مێردەکەی ڕیشووی جامانەکەی ئەهۆنیە و دەزوی سپی پێوە کرد بۆی جوان بێ کە بێتە خوارێ بەڵام ئێستا لە دەڤەری ناوچەی سلێمانی نەماوامە بۆ نمونە کە جامانە لە ناوچەی بتوێن و پشدەر تۆخە زۆزە تۆخە ڕەشەکەی لە گەرمیانە بۆ نمونەیەکێ لەو جوانیانەی کە هەیە کە ئاوە بەریێنەوە بۆ بەش لایەکی جامانەکە بەرێنەوە بەڵام ئەوەی کە عادەتێکی زۆر جوانە بیزانین ئەیژەوەیە کە لە کوردەواریە حوجرەکان فەقەیە کە چووە بۆ بە تەلەبە خوێندوێتی لە مەدرسە ئاینەکانە کڵاو جامانی بەستووە بەڵام ئەو ڕۆژەی کە تەواوی ئەکات ئەنجا کڵاوەکەی بۆکەن بە کڵاوێکی سپی بۆ ئاینێکی بڵین مێزەرێکی سپیشی بۆ بەسن بەو شێوەیە بۆ بە مەلا جا بەڕاستی ئەوەیە کە لەو هینەی کە توانین بڵێن جلی مەدرسەی کوردی هەزاران ساڵ چی بووە ئەسە کڵاو جامانە بوو بۆیە لە ڕۆژی ئاهەنگەکە ئەنجا بڵین ئەو گۆڕێتی بە ڕەنگی سپی بۆی ببێ بە مامۆسایەتی لەمەوە دکتۆر ئەم وێنەی تر لەسەر شاشەیە ئەو کەسانی کە تر چاکەت و پانتۆڵیان پۆشی و ئەم جۆرە کڵاوانەشیان لەسەر کردەوە ئەمانەی سەردەمیکەیە بەڵێ ئیتی بردۆردا بڵێن سەرمی عوسمانی ڕۆشن بیرۆینەکان تە ڕوشان لەسەر کرد بەڵام دواتر کە لە ئەتاتورک لە 25 ساڵی 1925 کڵاو و مشکی و جامانە و هەموو ئیگەلانی تورکیاژی خۆشانی زەمانی دەوڵەتی عوسمانی هەمووی ڕەنگاڕەنگەکانی هەمووی قەدەغە کرد و هەر لەو ڕۆژەیە هەر کەسێک بەرگری کرا بۆ نەسیانزە کەس گولەباران کران تەنها بەوەی کە پێین بێت چەندین پیاوانی ئاینی گەنج کە ڕازی نەبوون ئەو جۆرە کڵاوە بگۆڕن ئیتر بۆیە هەتا بە تورکی یاسایەکیان دەرکرد پێڵەن تەپلە قانونی یاسای تەپلە ئیتر بۆ شێوەیە ئەو کڵاو ئەوروپیە سەپێندرا ناوچەکانی کوردستانیشی لەسەراویسا ئەو کڵاوی کە مەقسەد زۆرجار تورکەکان لەسەریەکەن بەو شێوەیە بوو دواتر ڕەزاشاش لاسایی کردەوەیش جۆرێک لە کڵاوی فەڕەنسی هێنا کە قەدەغەی کرد جاوەی کە زۆر سەیرە لە ئەدەبیاتی کوردواری و باپیرانمانی خوێنینەوەی ژەوەیە کە زۆر جار زۆر کەس بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کوردستانە بەس لەبەر ئەو کڵاوە لە سەرنەکە ماڵی باگواسەتەوە بۆ شار باژێر بە سلێمانی بۆچی چکە پیان ناخۆش بەواز لەو کەلتورە بیانن پیانیانە بووە و پیان شکاندنەوەی کەلتور بووە چکە لە کوردەواریە تەنانەت تا 30 ساڵێکیش لەمەوە پێش ئەگەر کەسێک جلی کوردیش لە بەرابووە هەیە لە کۆڕ و کۆبوونەیەکی پیاوانە دابنیشتا قسەی کردایان و تۆ سەر ڕووتە قسەمەکە لە هەولێر پێڵەن سەرکۆت ئیتر ئەوە ینی وەکو وا بۆ ئەو کەسە چۆن جلێکی لەبەرانە بێ بەشێک لە لاشەی دەرکەوت بێ بۆی نەبێ قسەش بکالە یعنی پیرەکان بەو شێوەیە بوون بە تەمەنەکان پێیان خۆش نەبوو تەنانەت کڵاوەکانیش دابنرێ یەکێک لەو شتە جوانانەی یەکێک لەو شتە جوانانەی کە هەر لە کورسات ساڵی 2006 لەگەڵ کاک دڵشاد مستەفا و کاک هاشم و کاک مەریوانی وێنەگرا چین بۆ شاخی برادۆست هاوین بوو دەوارنشینەکانی لێبوو لەوێ کابراکی 70-80 ساڵی لێبوو کوڕەکەشی 45-50 ساڵێکە بوو ئیتر وێنەمان گرت چەندجایەکە لەو کڵاوەکانی ڕەنگاڕەنگ و جوان بوو بە کوڕەکەمان وت وێنەگرەکە کاتێک کۆمەڵی وێنەی گرت وتی پێم خۆشە بەبێ کڵاویش وێنەیەکە بگرم ئەوژتی من ناتوانم لە خزمەتی باوکمان کڵاوەکەم دانێ
بەس بۆ وێنەگرتنێکیش کەسێکی 45-50 ساڵ نەیتوانێت واتە ئەمە ڕێزێکە بۆ گەورەکان لە ئەوان کە بۆ ئەم کڵاویان هەر لەسەرا بێ نەتوانن کڵاوەکە لە حزوری گەورەکانەدانن. ئیتر بۆ دواتر لە عێراقیشا کاتێک مەلیک فەیساڵ گەشتێکی ئیتالیای کرد کڵاوێکی بە دیاری وەرگرت دوای هاتەوە کڵاوی لەسەر کرد ئیتر ئەوە کڵاو پێوترێت فەیساڵیە یان سیدارە کڵاوی ئەو کڵاوە ڕەشەی کە هەیە پیرەمەردی شاعریش لەسەری کردووە ئیترەوە بۆ بە لە شارەکانی بەتایبەت بەغا هەندێک جاریش مۆسڵ هەندێک شاری تریشا لە کوردیەکانە زۆر کەم بەڕاستیەوە ڕوویاوە خۆیان بە ڕۆشنبیر و خوێنەوار زانیوە کەم کڵاویان لەسەر کردووە زیاتریش هەندێک جار بۆیە لەسەریان کردووە بۆی کاتێکە چنە ئەو کۆڕ و کۆبوونەوەوانە ئەمان کڵاوی کوردیان واز لێهێناوە ئیتر بۆی خەڵکیان نەڵێ قسەمەکە سەر ڕوت زۆر کار بەم نمونێ دەست پێەکەم بەڵێ من باوکم کە دەست نوێژیە کرد کڵاوەکەی لەسەرا بوو بە جامانەکەەوە تۆزێ لای برد ناوچوانی تەڕ کرد دوای کڵاوەکە هێنایە سەرینەکەی خۆی ئەنجا نوێژیە کرد من ئەم نمونێ بۆ چێرمەوە ئەمە بۆ ڕابردوو تریش بۆ باوکی منیش کڵاو و جامانە و ئەو شێوازی بەستنە چی پەیوەندیەکی بەلایانی دینیەوە هەبوو بەڵێ خۆی لە هەر کۆمەڵگەیەکە و لە هەر ئاینێکە کڵاو جیاوازی خۆی هەیە ئێستا بۆ نمونە لە کەنیسێکە کاتێک پیاوانەگەنە دەرگای کەنیسەکە بێ کڵاوەکانیان دانێن لەسەر سنگیانی دانێن کاتێک ئەچنە ژوورەوە بەڵام بە پێچەوانەوە جوولەکە کاتێک ئەچنە کنێشتەکانی خوانەوە کەنیسەکانی خوانەوە ئەبێ کڵاو لەسەر بکەن من بۆ خۆم لەناو کنێشتا پرسیارم لێ کردوون کە بڵێن پرسیارم لە جوولەکەکان کردەوە بۆچی ئەو کڵاوە لەسەرەکەن چکە ئەگەر کەسێکی کەش غەیرە بچێت کڵاوی لەسەرانە بێت هەر کڵاوی هێنە بێ لەسەری بکە پیاو بێت ئیتر من کاتێک وەکو شوێنەواران سێگە چمە و شوێنانە ئەم کڵاوی کوردیە بەم لەگەڵ خۆم چکە ئەوەنی بۆی کڵاوەکەی خۆم جا یەکێک لەو شتانە بۆنە پرسیارم لێکردن وتیان ئەبێ لە بینی خوا و سەری ئەو کەسا شتێک هەبێ کڵاکێ بۆ نەجوولەکە باوەڕی بۆ شوێ بۆ پیاوانی موسڵمان لە مزگەوتە زۆر کەم لە کۆنا بەبێ کڵاو نوێژیان کردووە هەتا ئێستاش ئەگەر بۆ نمونە مامۆستا مەلاکە لەوێنە بێ پێشنێژی بکە گەنجێک لەوێ بێت یا پیرێک هەر کەسێک کە هینی لە کڵاوێکی لەسەرانە بێ کڵاوێک لەوێ دانرا لە میحرابەکە بێ لە سەری بکە ئەنجا پێشنێژی بکات ئەمە یعنی پەیوەندیی باشی هەیە بەلای دینی باشە اینجا دکتۆر لە وێنەکانای بینین ئێستا جۆرەها کڵاو و جامانەی ڕەنگاوڕنگ و ئەم بابەتانە هەیە ڕەنگە ئێستا تۆزە وەکو جاران ڕەنگە ئاسانتر بووتوانەیە بڵێ ئەمە دەستوری ئەوێ بەس ماشەڵڵا ئێستا زۆر هاتوو دکتۆر چۆنە ناسرێتەوە یاخود پرسیارەکەم بە شێوازێکی تر بکەم بۆ لەگەڵ لەبەرکردن و پۆشینی جلی کوردیە چۆن لە ڕابردووەکو تۆ باسی لێەوە کە ڕێزێک بووە کە کڵاویان لەسەرانە بوو بێ لە مەجلیسا قسەیان نەڕۆیشتۆ یاخود وەکو ڕێزێک بۆ گەورەکان نەیانتوانیوە لە بەردەم حزۆری گەورەکانیانە ئەم کڵاویان دانن ئێستا چەندە گرنگە کەسێک کە جلێکی کوردیە پۆشێ کڵاوەکەشی لەگەڵا بێتر ئەم کەسە بەتاواتی کوردیانەیە و جلەکەی پێرفێکتە بێگومان چۆن بۆ کوڕان جلی کوردی و کڵاوەکە جوانە بە هەمان شێوەستا چۆن کچان کاتێک جلی کوردی لەبەرەکان کە سەر و کڵاوێکیان لەسەرا بێ زۆر جوانترە و ئەو کاتە جلوبەرگەکە بەتاواتی ڕێک بۆتەوە بەو شێوەیە